The glaring exception to this time-tested approach is the detention center at Guantanamo Bay. لە دوای شکست خواردنی سەرۆکی پێشوو باراك ئۆباما لە بەڵێنی کەمپینی هەڵبژاردنیدا بۆ داخستنی زیندانی بەدناوی گوانتانامۆ جارێکی تر جۆ بایدن بەڵێنی داخستنی ئەو زیندانە دەداتەوە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بایەكێک لە خراپترین زیندانەکانی جیهان و هێمای پێشێلکاری مافی مرۆڤ هەژماری دەکەن. وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند کە سەرۆک جۆ بایدن دەیەوێت لە سەردەمی دەسەڵاتیدا زیندانی گوانتانامۆ دابخات. بەو شێوەیە بایدن دەیەوێت ئەو بەڵێنە زیندوو بکاتەوە کە سەرۆکی پێشوو باراك ئۆباما لە دوو خولی سەرۆكایەتی نێوانی ساڵانی 2008 تاوەکو 2016 نەیبردە سەر کە بایدن لەو دوو خولەدا جێگری ئۆباما بوو. لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا سەرۆک دەیەوێت زیندانی گوانتانامۆ دابخات وتەبێژی کۆشکی سپی جین ساکی وتی بە دڵنیاییەوە ئەو نیاز و ئامانجمانە لەو بارەشەوە ئاماژەی بەوەدا کە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی و هەموو ئاژانسە فیدراڵەکاندا دەستبەکار بوونە بۆ هەڵسەنگاندنی دۆخی ئێستا بە تایبەتیش ئەو میراتیەی کە لە ئیدارەی پێشووە ماوەتەوە. This morning I watched President Obama talking about Gitmo, right? Guantanamo Bay, which by the way, لە هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2016دا دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە بە نیازە زیندانی گوانتانامۆ بە کراوەی بهێڵێتەوە و پڕی بکات لە شەڕەنگێزان. ئەو زیندانە دەستگیرکراوانی جەنگی دژە تیرۆری عێراقی لە خۆ گرتووە کە لە ناو کەسایەتیە دیارەکانی قاعیدەی تێدایە. یەکێک لەوانە خالید شێخ محەممەدە کە بە نەخشە داڕێژەری هێرشەکانی 11 سێپتەمبەر ناودەبرێت. لەم کاتەدا لە گوانتانامۆدا 40 کەس دەست بەسەرن کە 26یان بە مەترسیدارترین ناودەبرێن و ڕێگە نادرێت ئازاد بکرێن بۆیە ڕێوشوێنی یاساییان دوا دەخرێت بۆ دادگاییکردنیان بە پاساوی ئاڵۆزی دۆسیەکانیان. In the meantime, Gitmo has become a symbol around the world for an America that flouts کاتێک کاندیدی سەرۆکایەتی بوو لە ساڵی 2008دا باراك ئۆباما بەڵێنیدا لە ماوەی یەکەمین ساڵی سەرۆکایەتی لە کۆشکی سپیدا ئەو زیندانە دابخات گەرچی 8 ساڵ لە سەرۆکایەتیدا مایەوە بەڵام سەرکەوتوو نەبوو لە جێبەجێکردنی یەکێک لە گرنگترین بەڵێنەکانی کەمپینەکەی. نزیکەکانی ئۆباما هۆکاری شکستەکەی بۆ ئەو لەمپەرانە دەجێڕنەوە کە لە بەردەمیدا دروست کران لەوانە لەمپەرەکانی کۆنگرێس کە لە ساڵی 2011دا بە پەسەندکردنی یاسای ڕێپێدانی بەرگری نیشتیمانی کۆت و لەمپەری بەهێزی دانا بۆ ڕێگری لە خەرجکردنی سامانی گشتی بۆ گوێزانەوەی زیندانیەکان بۆ وڵاتانی خۆیان یا بۆ ناوخۆی ویلایەتە یەکگرتوەکان و دادگاییکردنیان. ئەو یاسایە مەرجی قورسی تێدایە لەوانە ڕێگری دەکات لە گوێزانەوەی زیندانیەکان ئەو کەسانە ئازاد ناکرێن تا وەزیری بەرگری بڕیار نەدات لەسەر ئەو بەڵێنەی کە دەوڵەتی وەرگری زیندانیەکان خاوەنی پێوەری ڕۆشن و دیاریکراوە و بەڵێن نەدات کە پابەندە بەوەی دەستگیرکراوی ئازادکراو لە داهاتوودا جارێکی تر چالاکی تیرۆریستانە ئەنجام نەداتەوە کە ببێتە هەڕەشە لەسەر ویلایەتە یەکگرتوەکان و هاوپەیمانەکانی. زیندانی گوانتانامۆ لە سەر زەویەکی داگیرکراوی وڵاتی کوبا و لە نێو سەربازگەیەکی ئەمریکادا کراوەتەوە. دەستگیرکراوانی ئەو زیندانە بە پێی بڕیاری ئیدارەی جۆرج بۆشی کوڕ هیچ یاسایەکی نێودەوڵەتی نانگرێتەوە و چەندین راپۆرتی مافی مرۆڤ ئاماژە بە پێشێلکاری گەورە دەکەن بەرامبەر دەستگیرکراوان. ئەو ئیدارەیە ڕێگەی نەدا بە پێی یاساکانی ئەمریکا دادگایی بکرێن بۆیە چەندین نەوجەوان و ڕۆژنامەنووس و گومان لێکراو بۆ ساڵانێکی زۆر بەبێ تاوان لەو زیندانەدا مانەوە. ئەوەش هەموو بانگەشەکانی ئەمریکا بۆ دیموکراسی و مافی مرۆڤ دەخاتە ژێر پرسیارەوە هەمیشەش لەسەر لیستی پێشێلکارەکانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەهێڵرێتەوە.